عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارەوەی حکوومەتی عێراق؟ پێویستە کورد ڕێی خۆی هەبی ئەوەشی دەبیە گرتووی چەند جارە گۆتراوە باس کرایە. پێویست ناکەم قسانە دووبارەکەینەوە. هیوادارم کورد هەر بێ گرتووی ببینێتەوە، هیچ کە پرتلێک بکەن بە قسەی لە قەناتەکانیش بێ گرتوو بن، نەک ئەو ئەوی بشێتەوە ئەوی بشێنەوە لە بەرژەوەندی کوردانی هەمووی لە بەرژەوەندی دوژمنانی کوردایە. بەڕێی من کورد لەو هەڵومەتە یەک گرتوو بیتن هەموو کات پێویستی ترە، بەڵام بەداخەوە حزبەکان و حزبانێک کە هەن یان تازە دروست بوونە هیچ کوردایەتی ناکەن، هیچ بۆ کورد ناکەن، هیچ بۆ هاوڵاتی ناکەن، هەر کەسەیان بۆ خۆی بۆ حزب و بەرژەوەندی تایبەتی خۆیان کورسێک زیاتر لە پەرلەمان بێن، تەنها هەدەفیان ئەوەندە هیچ تر نییە. داوا لە حیزبە سیاسیەکان دەکەم هیچ کە هەڵ نەخەڵەتێن بە قسەی عەبادی لەبەرەوەی عەبادێگە چاکسازی کردبایە ئێستا زوو دەیکرد، پێویستە کورد خۆی یەک بخاتەوە و ئەو هەڵانەی بوو با چاک بکەنەوە و یەک دەست و یەک ئاڵا بوو. باشترین چارەسەر بۆ وەزعی ئێستای کوردستان عێراق ئێکڕێزی نامالی کوردە. تا کورد ئێکڕێز نەبیت هیچ مافێکی کورد بەدی نایەت. بەڵێنەکانی عێراق هەر لە کۆنەوە تا ئێستا هەمووی بەرامبەر کورد درویە. هیچ کەس دڵی بەوە خۆش نەبێت کە ڕۆژێک عێراق بە دلی تۆ دەکات مافەکانی تو دەدات.